وڵی سیارێک ها لێرا بەنزینی تێکرد ئۆپڵێکی مۆدێل کۆنا ئێمە هیچ کێشە مشکلە بەنزیخانەکان لە پڕ سیارە کڵپەی کرد و گڕی گرت ئێتر حریقات ماڵیان ناوە بێ بەس حریقەکان جوودێکی باشیان کرد بەڕاستی بەڵام جادە قەرە باڵخە ئەفریا ئێمە نەکەوتن بە تەواوی هەتاکو کۆنتترۆل کرێ لەخوای گەورە بەزیاوی شکور زەرری گیانی نەبوو مادیژیەوە خۆش بن لە ماوەی چەندێکدا ئاگرەکە دروست لە ماوەی یەک لەحزا سیارە هەر لە سیارەکەەوە دروست بوو سیارێکی مۆدل کۆنەوە ئۆپڵەیە لەوێ سەیریکە ئەیتر نازم هیچ کێشەیە لە بەنزیخانە نەبوو لە سیارەکە لە هەر سەری تەنچەکەی کردەوە کڵپەی کرد دوایە هۆکارەکە ئۆتۆمبیلەکە یاخۆ بەنزیخانە ئۆتۆمبیلەکە بوو هیچ کێشەیەکی نەبوو بەنزیخانە چەند وەختا هیچ لێرە سێرویستان کرد چێکتان کردووە کە هیچ خەلەلێک ئێمە حریق هەموو شتێکمانەیە هیچ کێشەی نییە کارەبا مەسعود هەتا ئێستا شتی وا ڕووینەوە لێرە یەک ئۆتۆمبیل سوتا یەک ئۆتۆمبیل سوتا ئەویش ئەو کابرای کە بەنزینی تێکرد کە هاتوو بەنزین تێکە زەرەکانی ئەو بە چەند مەزەن دەدەن کایمە وەڵی ئەوە تا بەر چای خۆتەوەی کاکە بێەوەی بن بە ساختم وەڵی بڵێم چی نازانم ئەو عەدادە سوتاوە ئەو سەقفە سوتاوە بە شکور زەرەری گیانی نەبووە ئێوە خۆش بن وەڵی تر نازانم بڵێم بە چەند تێ چێ بەڵام ئەوە مهم نییە ئەمە کێشەی خەڵکمانە بەرگری فراکەوتن لە مای چەندێکدا کۆنتترۆل وەڵی هاتن بیتر ماڵیان ناوە بێت ماوەی چارەکێ 20 دقەیان زیاتر پێچوو لەبەرەوەی ڕێگا خەرەباڵ خەمەجالیان نییە گەشت نێرە و ماڵیان ناوێ هاوکاریی باشیان کردی